دۆخی کەرکووک بۆ نەتەوەی کورد لەو پەڕی خراپیدایە و بەوەی نەبوونی پارێزگارێک کە بە یەکچاو سەیری سەرجەم نەتەوەکانی شارەکە بکات لە ئێستادا بۆ کووردا و شێوەی ئەو دۆخەیە کە تەعریب و ڕاگواسن لە ئارادا بوو. بە وتەی فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچەدابڕاوەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بە پێی 4 ڕاپرسی فەرمی لە سەردەمی پاشایەتی عێراق کورد زۆرینەی پێکاتەکانی ناو کەرکووک بووە، بەڵام لە ئێستادا بە بەردەوام کار بۆ نیشەجێکردنی عەرەبی ئاوردە دەکرێت لە پارێزگاکە. یەکیان تورکەکانێکن کە کەمال ئەتاتورک عسمەت ئینۆنۆ نێرێت، ڕەنگە زۆربەتان جوێتان لێبوو بێت. عسمەت ئینۆنۆ کە دێتە مەنتیقەکە کە سەرژمێریەکەکات دوایی نامەیە کە داتەوە پەرلەمانی تورکیا و پێیان ئەڵێت کەرکووک و ناوچە کوردستانیەکان 50% دانیشتوانەکەی کوردن. دوای ئەوە ئینگلیزەکان بڕوا بەم ڕاپرسیە ناکەن، دێن خۆیان ڕاپرسیەکەکەن. سەرنجامی ڕاپرسیەکەیان ئەنێرنەوە بۆ دەوڵەتی بەریتانی. لەوێش جارێکی تر ئەیسەلمێنێتەوە ئەڵێ زۆرینەی دانیشتوانی کەرکووک کوردن. باشە، جارێکی تر دەوڵەتی عێراقی بڕوا بەم ڕاپرسیەی ئینگلیزەکان ناکە، ئەڵێ خۆمان دێین ڕاپرسیەکی ترەکەین یا سەرژمێریەکی ترەکەین یا ئیحسایەکی ترەکەین. ئەوەی دەوڵەتی عێراقی شەیکات بە هەمان جۆر کورد زۆرینەی دانیشتوانی ناوچەکە پێکەێنێت. سەرباری هەموو ئەم ڕاپرسیانە عوزبەت الئومەم دێڵێ ئەم سێ ڕاپرسیە هیچی ڕاست نییە، دەبێت ئێمە خۆمان ڕاپرسیەکی تر بکەین لە کەرکووک و ناوچە کوردستانیەکان. ڕاپرسیەکە عوزبەت الئومەمیش جارێکی تر دەرێخاتەوە کە کورد 50% دانیشتوانی کەرکووک و ناوچە کوردستانیەکان پێکەێنێت. ئیحسای ساڵی 57 لە 148 دانیشتوانی مەرکەزی شار کوردە و لە 160 دانیشتوانی ئەطرافی کەرکووک کورد دەرەچێ و بە معەدەلیش 50% دانیشتوانی شاری کەرکووک و ناوچە کوردستانیەکان جارێکی تر بۆ کورد و بۆ نەتەوەی کورد ئەشکێتەوە. سەرۆکی دەستەی دابڕاوەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا تێشیان خستە سەر هەوڵەکانی قەدەغەکردنی پیتەکانی زمانی کوردی لە نووسراوە فەرمیەکاندا. خەڵکم لەگەڵای خەڵکی داقووقە تاپۆی ڕەشی سەردەمی دەوڵەتی عوسمانی هەیە، بەڵام لە دائیرەکانی حکوومەتی عێراقیە ئەڵێن ئەم تاپۆیە نایخوات و ئەم تاپۆی حسابی بۆ ناکرێت و 1 سانتیمەتر لە بەدیهاتنی ئامانجەکەی خۆی بۆ چارەسەرکردنی کێشەکانی نزیک نابێتەوە. هاوپیشەکانی ئێوە لە 20 ڕۆژی ڕابردووە ڕۆژی زانکۆی کەرکووک بوو، هاتن بۆ لام وتیان لە کۆلێژی یاسا عەریزەیەکمان داوەتە ئامادەکەی خۆمان بۆ ئەوەی ئێمەش بەشداری بکەین لە ڕۆژی زانکۆیە. جوابیان داوەتەوە وتیانە عەریزەکەتان بە کوردی نووسراوە بۆ بورن، ئێمە ناتوانین عەریزەکەتان وەربگرین. لە خواروی کەرکووک نازانم چەند کەسی کەرکووکی تایە، لە تۆپزاوەوە هەتاوەکو داقووق گەڕەکی عەرەبی دروستکراوە، هەزاران ماڵی عەرەبی بۆ هێنراوە. فامی بوران ڕاشی گەیاند کێشەی کورد لە توانە و دەسەڵاتی حکوومەتی هەرێمدا نەماوە و کێشەی خاوەن زەویە کوردەکانیش هیچ پەرۆ پێشچوونێکی بەخۆیەوە نەبینیوە. لوعبەی کەرکووک وە کێشەی کەرکووک گەورەترە لەوەی کە ئێمە بتوانین لەم ئانووساتەیە هەوڵ بدەین ئەم کێشەیە کەم بکەینەوە. نیشانی ئەوەیە کەرکووک و ناوچە کوردستانەکان لە ناو مەشاکلێکی ئێجگار قوڵە و هیچ نەتەوەیەک ئامادەنی حساب بۆ نەتەوەکەی تر بکە، هیچ دەسەڵاتێک ئامادەنی وەرەقەی دەسەڵاتێکی تر بخوێنێتەوە. هەمووشی لەسەر حسابی جەستەی کورد و مێژووی کورد و خەریتەی کوردستان و نەتەوەکەی ئێمەیە لەو ناوچانە. بەهۆی ململانیەکانی نێوان پارتی و یەکێتی لە ڕابردوودا کوردانی کەرکووک بوونە قوربانی و هاتنە سەر دەسەڵاتی پارێزگارێکی عەرەبیش هێندەی تر کێشەکانی ئاڵۆز کردووە. تاکە هیوایەکیش لە ئێستادا مابێتەوە بۆ کورد هەڵبژاردننی هەژدەی مانگی داهاتووە کە بتوانێت خۆی وەکو زۆرینەی پێکاتەکانی ناو پارێزگاکە بسەلمێنێت و جارێکی دیکە پارێزگارێکی کورد لە ڕێی ئەنجومەنی پارێزگاوە هەڵبژێرێت.